بە هەواڵێک لە هەولێرەوە لەگەڵتان بەردەوام دەبم. پۆلیسی هەولێر تۆمەتبارێکی دەستگیر کردووە سەبارەت بە تاوانەکانی هەروەها چۆنێتی دەستگیرکردنەکەی و هۆکارەکەی. هاوکارم هێرو مەولودی زانیاری زیاتر لەوبارەوە دەخاتەڕ. بەڵێ بەڕێوەبەراتی پۆلیسی پارێزگای هەولێر ئەمجارەیان چاوەنبارێکی یاخۆ بڵێن تۆمەتبارێکی دەستگیر کردووە کە ماوەی چەندین مانگە لەسەر ڕێگە سەرەکیەکانی ناو شاری هەولێر ڕێگری لە هاوڵاتیانی شاری هەولێر کردووە. بێگومان دوایە کە چەندین سکاڵە لەلایەن هاوڵاتیانەوە لە بەڕێوەبەرەتیەکانی پۆلیس تۆمار دەکرێت سەبارەت بەم تاوانانە کە بەرامبەریان ئەنجام ئەدرێ. ئەم تۆمەتبارە دەستگیر دەکرێت کە ئەوڕۆ لێرە ئامادەیەوە دەستگیر کراوە. ئەو کەسانش کە سکاڵیان بەرامبەر تۆمار کراوە بێگومان ئاگادار بن کە ئەم کەسەکە لەسەر بەتایبەتی شەقامە سەرەکیەکانی وەکو 120 متری دیارە ڕێگریەکانی زیاتر ئەنجامداوە دەستگیر کراوە. ئێستش لە بنکەیەکی پۆلیسە زانیاری زیاتر سەبارەت بۆیکە بە چه ئاراستەیەک بوو بە چ شێوازێک بووە ڕایت هۆگرازیز وتەبێژی بەڕێوەبەراتی پۆلیسی هەولێر لەگەڵمانە دەدەبێت. تۆمەتبارەکەی یاخۆ بڵێ تاوانبارەکەی ئەمجارە جیاوازترە لە تاوانبارەکانی دیکە کە ڕێگیری کردووە ماوەی چەندین مانگیشە ڕەنگە سکاڵایکی زۆری شات بێ. کە زانیاری ورتر بدەیت بە هاوڵاتیان بۆی کە ئەوانیش دڵنیا بنەوە لێی کە ئەم نمونێ ئەم حاڵەتانە یا خۆدەم تاوانانە لە شاری هەولێری ئەنجام نەدرێت. بەڵێ خۆتان دەزانن هەر تاوانێک ڕوودانەوە لە سنووری بەڕێوەبەراتی پۆلیسی پارێزگای هەولێر بە دوواداچوونی چڕی لۆ دەکەین بۆ ئەوەی بگەینە ئامانج و ئەو تۆمەتبارانەی کەەوە تاوانەکان ئەنجام دەدەن بیدەینە دادگا. و خۆتان دەزانن یعنی ئەم ماوەیەکە چەند تاوانێک کرابوو ناو شاری هەولێر. پۆلیسی پارێزگای هەولێر هەموو ئەو تۆمەتبارانەی ڕادستی دادگا کردووە بۆ ئەوەی سزای یاسایی بدرێن. ئەوەش هاوشێوەی ئەو تۆمەتبارانەیە کە ماوەک بەر لە ئێستا چەند ڕێگریەک دەکرا بە زەبری چەک یعنی بە بەکارهێنانی چەکی دەمانچا و کلاشکۆف هەڵدەستان بە ڕێگریکردن لە خەڵک دوای ئەوەی کە ڕێگریەکەیان دەکرد و هەرچی پارە و کاڵا هەبوو لەو خەڵکانیان دەستان کەەوە ڕێگریان لێ دەکردن. هەتاوەکو ئێستا دوای ئەوەی کە بە تیمێکی بە دوواداچوونمان پێکهێنا لە بەڕێوەبەراتی پۆلیسی پارێزگای هەولێر توانرا کەسەکە دەستنیشان بکرێ و دوای دەستنیشانکردنی هەڵساین بە دەستگیرکردنی. سەرەتا ئەو کەسێک هاتبوو داوای یاسایی تۆمارکرد بوو بەڵام لە لێکۆڵینەوەکانماندا تا ئەو ڕۆکە تا ساتێ ئێمە تێداینە دانی بە 6 تاوانی ڕێگریکردن داناوە بە زەبری چەک و ئێمەش ئێستاوکە پەراوەکانمان ڕێخستێ بە پێی مادەی 452 لە یاسای سادانی عێراقی ئێستاوکە ئەو کەسە لای ئێمە بەندە. باشە ئەو تاوانان کە بێگومانم تاوانبارە ئەنجامی داوە جێلێکە هێرشکردنە هەڕەشەکردنیشە و دزیکردنیشە تاوانەکەی جیاوازتر دەبێت و قرستریش دەبێت بمان. بەڵێ بخۆی مادەی 452 سزایەکەی زیاتر نابێت لە 10 ساڵ زیندانیکردن. بۆیە هەر کەسێکیش ئەو تاوان دەرهەقیراوە دەتوانین داوای یاسایی تۆمار کاگە کەسەکە دەناسێتەوە و ئەو کەسێکەوە تاوانێکی تر حەق بە ئەنجامداوە بابێتن سکاڵە یاسایی تۆمار بکە لە نووسنگەکانی نێشتنی تاوان ئێمە دەرگاکانمان کراوە بۆ ئەوەی ئیجراتی یاسایی دەرهەق بۆ کەسە بکرێت. ڕایت هۆگرازیز وتەبێژی بەڕێوەبەراتی پۆلیسی هەولێر لەگەڵما بوو ئاماژەی بە ئەنجامدانی ئەم تاوانە لەلایەن ئەم تاوانبارەوە ئەنجامدا تا ئێستا 6 تاوان دانی پێداناوە و داواکاریشەوە کەسانێک کە بۆ نمونە لەسەر شەقامەکان بەم شێوازە ڕێگری لێکراوە و هەڕەشە و تاوانی خودزی لێکراوە سەردان بنکەکانی پۆلیسکەن بۆی کە تۆماری یاسایی خۆیان پێشکەشی لایەنی پەیوەندی دەکەن.